بایکۆتی خوێندنیان کردو و دەرگای زانکۆی هەڵەبجەیان داخستووە. قوتابیان و خوێندکاران بەردەوامن لەسەر خۆپیشاندان تا مافەڕەواکانیان بەدی دێنن. دەڵێن تاکو حکوومەت بەڵێنی پێدانی دەرماڵەی خوێندنیان پێنەدات، بایکۆت ناشکێن و شەقام چۆڵ ناکەن. حتا وەکو ئەو ڕۆژێک کە بەرماڵەیەت و بەدەستی خۆمان لە ناو زانکۆ دەرماڵە وەرەگرین ئێمە واز نایەنین و ئامادەش نین شەقام چۆڵ بکەین، گوێ نادەینێت، مەحازەرە ئەفەوتێ، گوێ نادەینێت، ئیمتیحان ئەفەوتێ، ئەڕوا هەمووی یەتەوە. بەڵام سکی برسی ئێمە نایەتەوە. هیچ کەسێک ناتوانێت بە سکی برسی خوێندن بکە، هیچ کەسێک ناتوانێت بە سکی برسی بەبێ پارە بە گیرفانی بەتاڵ بێ بۆ زانکۆ بڕواتەوە. یعنی داڕزانە بۆ حکوومەتێک چەندین ساڵە لە دەسەڵاتدایە و چەندین داهات هەیە لە وڵاتەدا نەتوانێت دەرماڵە بۆ خوێندکاران ببڕێتەوە، چەندین ساڵە بڕیوێتی. ئەوە داڕزانە بۆ حکوومەتێک ئەوە 3 ڕۆژە 4 ڕۆژە خوێندکاران دێنە سەر شەقام داوای دەرماڵە دەکەن، بەڵام تا ئێستا هیچ قسەیەکیان نییە. جیاواز لە شارەکانی دیکە هیچ هێزێکی ئەمنی لە چواردەور و ڕوبەڕووی خۆپیشاندەرانی قوتابیانی زانکۆی هەڵەبجە نەوەستاوە. ئەوە ژۆکارێکە تا ئێستا هیچ گرژی و ئاڵۆزیەک لە خۆپیشاندانەکانی 4 ڕۆژی ڕابردووی شارەکە ڕووی نەداوە و قوتابیان بە ئەمنی لە ناڕەزایەتی و داواکردنی مافەکانیان بەردەوامن. ئێمە داوامانەوەیە کە دەرماڵەمان پێ بدرێت، پێمان نادەن، ئێمە لێرە بەردەوامین، درێژە بە خۆپیشاندان نەدەین، هەتا لایەکمان لێکرێتەوە، هەتا ئەم حکوومەتە لە خەوەڵەسێت. بەڵێنە درۆکانیان ڕاناین، ئێمە چینێکی وریاین کۆڵ نادەن، ئەمڕۆ بۆ ڕۆژی چوارەم بەردەوام بین لەسەر شەقام هەتا گوێ لە داواکارەکانمانەگرێت. ئەوە هیچمان نەکرد، دەرماڵەمان بنێتە لە بمانەیە فەقیرەتە لە بمانەیە پارەی پێنێ بچێتە ناو کافتریاوە نانێم خوا، بەڵەمان تەلەمانێ پارەی حازەڕی پێنێ کاکە. یعنی ئێمە لەوانەیە هەرێکمان حاڵمان باش بێ، بەس ئێمە دڵمان بۆ برادەرەکانمان نەسووتێ. 4 ڕۆژە قوتابیانی زانکۆ لەسەر شەقامن بۆ وەرگرتنەوەی مافێکی سەرەتایی خۆیان کە دەرماڵەیە، بەڵام حکوومەت وەڵامێکی ئەرێنیان ناداتەوە. قوتابیان دەڵێن تا بەدەستدێنانی مافەکانیان لە بایکۆتی دەوام و خۆپیشاندان بەردەوام دەبن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.